ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕۆژی 8 ئازاری 2019 بە شێوەیەکی ڕسمی سیستمی پاشەکەوتی موچەی هەڵوەشاندەوە و کۆتایی بەو سیستەمە هێنا کە نزیکەی 3 ساڵ موچەی فەرمانبەرانی پێدا بەش دەکرد. بەوەی دابەزین نرخی نەوت و بڕینی بەشەبودجەی هەرێم لەلایەن بەغدا و سەرهەڵدانی گروپی تیرۆریستی داعش، ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ڕۆژی 3 شوباتی 2016دا بە ناچاری بڕیاریدا بەشێک لە موچەی فەرمانبەران پاشەکەوت بکات. دوای 2 ساڵیش لە مانگی نیسانی 2018دا بەهۆی فشاری موچەخۆران و ناردنی بڕێک پارەوە لە بەغداوە کە بڕەکەی 317 ملیار دیناری ماگانە بوو، توانی گۆڕانکاری لە سیستمی پاشەکەوتکردنی موچەدا بکات و ڕێژەکەی کەم بکاتەوە. لەگەڵ باشبوونی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداش، موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کۆی بەشە بودجەکەی جیاکرایەوە و لە ساڵی 2019دا حکوومەتی عێراق 453 ملیار دیناری ماگانەی بۆ موچەی فەرمانبەران ڕەوانەی هەرێمی کوردستان کرد. ئەمەش بوو بە سەرەتایەک بۆ هەڵوەشانەوەی سیستمی پاشەکەوتی موچە. ئەوە بوو ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە ڕۆژی 8 ئازاری 2019دا بە شێوەیەکی ڕسمی سیستمی پاشەکەوتی موچەی هەڵوەشاندەوە. هەرچەندە هەڵوەشانەوەی سیستمی پاشەکەوتی موچە پاڵپشت بوو بە زیادبوونی داهاتی حکوومەت و ئەو شایستە داراییانەی لە بەغداوە بۆی دێت، بەڵام ناکرێت هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو حکوومەت و پەرلەمانی کوردستان لە بەرچاو نەگیرێت کە بۆ هەڵوەشانەوەی ئەو سیستەمە و پاراستنی مافی موچەخۆران داوێتی. هەر یەکێتیش بوو کە داوای کرد حکوومەتی هەرێم هەژمارێکی بانکی بۆ فەرمانبەران بکاتەوە بۆ ئەوەی موچە پاشەکەوتکراوەکانیان نەفەوتێت و لە بوونی دڵنیا بن. ئەگەرچی لابرنی سیستمی پاشەکەوتی موچە ڕەوڕەوەی ئابووری خێزانەکان و هەرێمی کوردستانیشی خستەوە گەڕ، بەڵام موچەخۆران چاویان لەوەیە ساڵی 2020 دەست بە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بکرێتەوە و بەشێک لەو موچانەشیان پێ بدرێتەوە کە لە ماوەی 3 ساڵدا بۆیان پاشەکەوت کرابوو.